ناوە لێرە و لەوێ هەواڵی کردنەوەی مەرزی حاجی ئۆمەران بە گوێی هاوڵاتیان دەدرێت، بەڵام لە جیاتی کردنەوەی مەرزەکە بۆ ماوەی 2 ڕۆژە ئێران جگەلەوەی نزیکەی 24 ڕۆژە ئاڵوگۆڕی بازرگانی وەستاندووە، گەڕانەوەی گەشتیاران و ترانزیتیشی بە یەکجاری وەستاندووە. ئەمانە نزیکەی 150 شۆفێری بارهەڵگری ئێرانین لە دەواازەی باشماخەوە داخلی هەرێمی کوردستان بوونە و دەیان هەوێت لە ڕێگای مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بگەڕێنەوە وڵاتەکەیان، بەڵام ئەوان 2 ڕۆژە لێرە گیریان خواردووە و ئێران مەرزەکەی بە تەواوی داخستووە و ترانزیتیش نەماوە. 3 روز 4 روز خوابیدیم اینجا، پول نداریم، الان گازوئیل هم نداریم، هوا هم سرده، به خدا پیش شام تموم شده. وەڵامە لە دوێنێکە گەشتی ئێرە نزیک ئەوە دەبینید ئەو سعاش پڕ 150 ماشینێک دەبێ، سعار 11 گەشتینە نێو گومرگەوەیدی هەر بەبێت چون و چرا دەرکەکەیان داخست و هیچ جوابێشیمەیان نەداوە. ئێستاش نەنانمان پێیە، نە ئاومان پێیە، نە هیچمان پێیە، بلە خەدە دەبی تەکلیفیمە ڕۆشنکەن. بەڵێ ئەوان سوەڵامێکیان پێ بۆ ئێوە چیتان پێڵەن بۆ ڕێگاتان پێ نادەن بستنەوە وڵاتی ئێران؟ وڵا دوێنێ چەند شۆفیرێک خڕبووینەوە لەوێ بانگمان کردن کە مدەتێکی شاهید جوابێکیان نەداینەوە، دوای یەکیان هات کوتی ئەلحام پێ و دەڵێنەوە ئێستاژە و پێ کوتنەوەیە، نە لەمایان پرسیەوە نە هیچ جوابێکیان داینەوە. حکوومەتی ئێران ئێستا دەرگەکەی لەسەر مەقەپات کردووە و ڕێگان پێ نادا کە بچینەوە، دەڵێ لە کشەوە هاتووی لە سەعود و دەشاتە دێ بگەڕێوێ، لە دوێنێ سەعات 11ەوە وای لاتووە، ڕێگان پێ نادا بچینەوە. وڵا کاگە لە مەرزی حاجی عومرانی ئەڵان لە دوێنەوە 170 ماشین لێرەماینتە لە خەمەرزی باشماقەوە هاتوین، وتمان لێرە بپەڕینەوە بڕینەوە بۆنەوە ئێران، نیان هێشتووە و لە دوێنەوە لێرەماین. کارەکەمان جێبەجێ بکەن، داواکاریمان ئەوەیە، لێرە هەرماوینەوە بێ نان بێ ئاو بێ هیچ، وەڵا گازیشمان پێ نییە حتا ئەگە بڕینەوە بگەڕینەوە باشماخ. داخرانی مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لەلایەن ئێرانەوە بەڕووی هەرێمی کوردستان بێکاری هاوڵاتیانی بەدوای خۆی داهێناوە و نزیکەی 900 بازرگان لەو مەرزە بێکار بوونە. وەتە ئەو عەدەجیدا نەک ڕۆژێ بە عەفتەیەکیش بە 2 هەفتانیش نەتوانێت 2 سارەش بڕۆ، بەس ئێستانەکەوەتێ ئەوە سحانەی هەلاتینە و قەیران دروست بە ئیش و کارمان نەمایە. مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران تاکە مەرجە لە سنووری پارێزگای هەولێر کەوا ئاڵوگۆڕی بازرگانی تیا دەکرێت لەگەڵ وڵاتی ئێران. لە ماوەی 26 ساڵی حکومڕانی کوردیش ئەمە بۆ یەکەم جارە بەو شێوەیە ئێران ئەم سزا ئابووریە بەسەر هەرێم بسەپێنێت و مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران دابخات. 24 ڕۆژ لەمەوبەر ڕۆژانە بە سەدان ئۆتۆمبیل لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران ئاڵوگۆڕی بازرگانیان دەکرد، بەڵام لە ئێستادا قفلێک لەم دەرگایە دراوە و هیچ ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێراندار ناکرێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.